الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، بەردەوامین لە شیکردنەوەی فرموودەکانی ئەربعین نەوەویە کە گەیشتبووینە فرموودەی چوارەم، کە ئەم فرموودەیە حەقیقەت یەکێکە لەو فرموودە گرنگانە وەکو فرموودەکانی پێشووتر، لەبەر ئەوە چونکە ئەم فرموودەیە باسی بابەتێکی زۆر هەستیارمان بوو دەکە، باسی بابەتێکی زۆر گرنگمان بوو دەکە، باسی بابەتێکی غەیبیمان بوو دەکە، ئەویش کە شوێنێتی دروستبوونی کۆرپەلە لە ناو ڕەحمی ئافرەت و لە ناو زیکی دایکی، قۆناغەکانی دروستبوونی ئینسان مرۆڤایەتی. ئەمە بابەتەکە ئەگەر چی چەندین ئاەتمان هەیە لە قورئانی پیرۆزیش باسی ئەم بابەتە کراوە کە ئاماژە بە هەندێک لەو ئاەتانە دەکەین بە پشتیوانی خوای گەورە. بۆیە ئەم فرموودەیە بەڕاستی یەکێکە لەو فرموودانەی کە دەچیتە چارچێوەی ئیعجازی علمی لە سونەی پێغەمبەر درودی خوای لەسەر بی، لەبەرەوە بابەتێکی هەتا سەر ئێسقان بابەتێکی غەیبیە. پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی کە کەسێکی نەخویندەوار لە ئومەتێکی نەخویندەوار لە کۆمەلگایەکی بیابان و سەحراوی کە ژیاوە، کە دوور بووە لە زانستەکان و شارستانیەتی ئەو سەردەمەی کە هەبووە، یعنی چۆن زانیتی کە ئینسان بەو شێوازە دروست دەبی، بەو قۆناغە تێپەڕە بی کە ئێستا علمی پزیشکی و ئێستا بەپێی تەجاربەکانی بڵێن طبی و ئەوانە ئێستا زانست ئەم شتانەی کەشف کردووە. حتمما ئەمە یەکێکە لەو فرموودانەی کە پەیوەندی بە ئیعجازی زانستی لە سنەتی پێغەمبەرەوە هەیە. ئەمە بەڵگەیە لەسەر پێغەمبەراتی پێغەمبەر درودی خوای لەسەر بی، وەکو باز دەکرێت من بەیینات النبووە، من دەلائل النبووە. آخر پێغەمبەرە کە بەو شێوازە بی، کەسێک بی کە نەزانی بخوینتەوە و بنویسی، چۆن ئەو هەموو زانیاری وردانە ئاماژەی پێدەکە لە قسەکانی بەبێ ئەوەی هیچ جیاوازیەک دروست ببی لەگەڵ علمی پێشکەوتوو، لەگەڵ علمی ئەجینە و علمی طب و علمی بڵێن یعنی طبی ئێستا، تەجاربی ئێستا سەردەمیانە، یعنی ئەگەر ئەمە لەلایەن خواوە بۆی نەهاتبی، ئەگەر ئەمە وحی نەبی، ئەگەر ئەمە بڵێن لەلایەن کەسەکەوە نەبی کە خۆی ئینسانی دروست کردووە، حتمما بۆیە ئەو زانیاری وردانەی کە لەو فرموودەدا هاتووە هەمووی بەڵگەن لەسەر پێغەمبەراتی پێغەمبەر درودی خوای لەسەر بی. ئەم فرموودەیە بەڕێزان عەبدوڵڵاهی کوڕی مەسعود ڕەزامەندی خوای لەسەر بی دەجێرتەوە لە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی کە ئەبوو عەبدوڕەحمان، کونیەکەی ئەبوو عەبدوڕەحمانە کە یەک لە کوڕەکانی بەناوی عەبدوڕەحمان بووە. و عەبدوڵڵاهی کوڕی مەسعود بەڕێزان جگە لەوە کە یەکێکە لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بی، یەکێکە لە گەورە زانایانی سەحابە، یەکێکە لە گەورە فوقەها و شەرعزانان لە نێو سەحابەکان کە بڵێن بەناوبانگ بووە، و یەکێکە لەو هاوڵانەی کە لە سەرەتای ئیسلام داخلی ئاینی پیرۆزی ئیسلام بووە و بڕوای بە پێغەمبەری هیناوە درودی خوای لەسەر بی، وەکو زانایان دەفەرمون شەشەمین کەس بووە کە ئیمانی هیناوە بە پێغەمبەر درودی خوای لەسەر بی و لە ساڵی 32 کۆچی وەفاتی کردووە. بۆیە عەبدوڵڵاهی کوڕی مەسعود ڕەزامەندی خوای لەسەر بی کە دەجێرتەوە لە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی، و ئەم فرموودەیەکی صحیحە ئیمامی بوخاری مسلم ڕیوایەتیان کردووە، کەواتە هیچ گومانێک لە جێگیربوون و ڕاستی و دروستی ئەم فرموودەیە نییە. لەبەر ئەوە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم کە بڵێن هەر یەک لەوانە بە سەنەدی خۆیان دەجێرنەوە لە عەبدوڵڵاهی کوڕی مەسعود کە دەفەرمێت حدثنا رسول الله صلى الله عليه وسلم وهو الصادق المصدوق. بزانە بەڕێزان، عەبدوڵڵاهی کوڕی مەسعود پێش ئەوەی دەست بە حەدیسەکە بکە، پێش ئەوەی دەست بە قسەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر بی باز بکە، دەفەرمێت پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی بۆ ئێمەی جێراوە و ئەو کەسێکی ڕازگووە و کەسێکی بڕوا پێکراوە. الصادق فيما أخبر والمصدوق فيما أخبر به، کەسێکی کە ڕازگووە لە قسەکانیدا و کەسێکی بڕوا پێکراوە لەلایەن خواوە، لەلایەن مسلمانانەوە، لەلایەن ئەو کەسانەوە کە دەیناسن، تەنانەت کە یعنی بێبڕوایان و کافرانیش
ئەوەندە متمانەیان بە یەکتریان نەبوو بەقەدەر ئەوەندە کە متمانەیان بە پێغەمبەریان هەبوو درود خوای لەسەربی کە ناویان لێ نابووە الصادق الأمین. بۆچی عەبدوڵڵاهی کوڕی مەسعود پێش ئەوەی دەست بە حەدیسەکە بکە یعنی ئەم ئاماژە بەوە دەکە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەربی کەسێکی ڕازگووە و ئەو شتەی کە لەلای ئەویش دەرەچی ئەویش ڕاستە الصادق المصدوق لەبەر ئەوە چووکە وەکو باسمان کرد کە ئەم فەرمودەیە پەیوەندی بە بابەتێکی غەیبیەوە هەیە. باسی قۆناغەکانی دروستبوونی کورپەلەمان بوو دەکا لە ناو ڕەحمی ئافرەت کەواتە ئەمە بابەتێکی غەیبیە بۆ ئەوەی ئەمە وەکو ئاماژەیەک ئەم قسانە لە خوێوەنەی فەرمووە، ئەم قسانە هەمووی لە ڕێی وحیەوە، هەمووی لە ڕێی خواوە بۆی دابەزیوە. ئەو جا قسەکەی پێغەمبەر درود خوای لەسەربی دەجێرتەوە دەفەرمێت إن أحدكم يجمع خلقه في بطن أمه 40 يوما نطفة ثم يكون علقة مثل ذلك ثم يكون مضغة مثل ذلك ثم يرسل إليه الملك فينفخ فيه الروح ويؤمر ب4 كلمات بكتب رزقه وأجله وعمله وشقي أو سعيد. ئەو جا حەدیسەکە هەندێکی ترماوە هەتا ئێرە جارێک ڕادەوستین کە بڵێن ئەم هەتا ئێرە پەیوەندی بە قۆناغەکانی دروستبوونی مرۆڤەوە هەیە کورپەلە لە ناو زکی دایکی. بەڕێزان وەکو باسمان کرد ئەم فەرمودەیە پشتگیری چەندین ئاەتی قورئانمان بوو دەکە کە لەم بابەتە و لەو مەوزوعە هاتووە. خوای گەورە بوو نمونە لە سوورەتی نوح ئاەتی 14 دەفەرمێت وەقد خەلەقەکم ئەطوارا. لێرە لەم ئاەتە باسی ئەومان بوو دەکە کە خوای گەورە ئینسانی دروست کردووە بە قۆناغ بەندی، ینی قۆناغ بە قۆناغ گەشەی کردووە بە شێوازێکی جیا لەگەڵ شێوازێکی تر، یعنی بەپێی زەمەنی ویستووە بۆ ئەوەی وردە وردە ئینسان لە قۆناغێک لە تەورێک لە پلەیەک بچیت بۆ پلەیەکی تر. لە سوورەتی مؤمنون لە ئاەتی 12 و هەتا ئاەتی 14 خوای گەورە باسی قۆناغەکانی دروستبوونی مرۆڤمان بوو دەکە، بەڵام یعنی هەندە کەمێک جیاوازی لەگەڵ ئەم فەرمودەیە هەیە. فەرمودەکە باسی 3 قۆناغی سەرەکیمان بوو دەکە، ئەویش وەکو گوتمان قۆناغی نوتفە، عەلەقە، مضغە کە ئێستا دێنشی دەکەینەوە ئەم زاراوانە. بەڵام لەم ئاەتە باسی قۆناغەکانی دروستبوونی ئینسانمان بوو دەکە، تقریبا 6 قۆناغ جگە لەوەی کە بڵێن قۆناغی یەکەم کە خوای گەورە ئادەمی دروست کردووە لە خۆڵ لە قوڕ کە دروستی کردووە کە ئەمە خەڵقی ئادەمە. ئەوجا خەڵقی تر ئێمە بە 6 قۆناغ تێپەڕەبی کە ئەگەر باسی خەڵقی ئادەم بکەن عەلەیهی سەلام جگەی لەو 6 قۆناغە دەبی بە 7 قۆناغ. بۆیە خوای گەورە لەم سوورەتە دەفەرمێت وەلەقەد خەلەقنا الئینسانە من سولالة من طین. بزانە یەکەم جار باسی خەڵقی ئادەمەکە عەلەیهی سەلام کە خوای گەورە بە قوڕ دروستی کردووە. ئەو جا دوایە دەفەرمێت ثم جعلناه نطفة في قرار مكين. ئەو جا ئێمە کردمان بەچی بە نوتفە. نوتفە چییە بەڕێزان؟ نوتفە بریتیە لە ئاوی پیاو کە پێدەگوترێ مەنی یان حیوانات مەنەویە بە عەرەبی، و لەگەڵ ئاوی ئافرەت کە بریتیە لە هێلکە کە بڵێن لە هێلکەدان دروسەبی، ئەمە بڵێن نوتفەی پێدەگوترێ. بویە خوای گەورە لە سوورەتی یاسینیش کە لە ئاەتی 77 دەفەرمێت ئەوەلەم یەڕە الئینسان ئەنا خەلەقناه من نطفة فإذا هو خصيم مبين. کەواتە ئەمە قۆناغی یەکەمێ نوتفەیە. ئەو جا هەر لە قۆناغی نوتفە قۆناغێکی تر کە هەندێک بڵێن پێشکەوتوترە کە پێدەگوترێ النطفة الأمشاج. النطفة الأمشاج لە سوورەتی ئینسان لە ئاەتی 2 خوای گەورە دەفەرمێت إنا خەلەقنا الئینسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا. ئەمشاج بەڕێزان لێرە یعنی ئەخلاط، یعنی کاتی کە ئاوی پیاو لەگەڵ ئاوی ئافرەت تێکەلەبی ئەمە پێدەگوترێ تێکەلبوون، ئەمە تەلقیح دروسەبی کە پیتاندون دروسەبی لە نێوان بڵێن حیوانی مەنەوی پیاوەکە لەگەڵ هێلکەی ئافرەتەکە کە تەلقیح و پیتاندن دروسەبی، ئەمە پێدەگوترێ ئەمە قۆناغێکی تر، ئەمە النطفة الأمشاج. ئەو جا لە دەگەڕینەوە بۆ سوورەتی مؤمنون دەفەرمێت ثم خەلەقنا النطفة علقة.
هەر وەکو لە فەرمودەکەی عەبدوڵای کوڕی مەسعودیش داهاتووە کە دوای دەفەرمێت ثم يكون علقة مثل ذلك. ئەمە پێ دەگوترێ السنة المؤكدة للقرآن الكريم، ئەو سنەی کە پشتگیری قورئانەکە. زۆر فەرمودەمان هەیە لە قورئانیش هاتووە، بەڵام فەرمودەیەکمان هەیە پشتگیری ئەم حکمەمان بوو دەکە، پشتگیری ئەم معنایەمان بوو دەکە کە لە ئاەتێکی قورئاندا هاتووە. بۆیە لە قورئانیش بزانە ثم خلقنا النطفة علقة، کەواتە علقە قوناغێک پێشتر یعنی دواترە پێشکەوتوترە لە نوتفە. دوایە نوتفە بە مروری زەمن دەبی بە چی؟ دەبی بە علقە. بۆیە خوای گەورە ئەسڵەن سوورەتێکی داناوە لە قورئان بەناوی سوورەت العلق. لە هەمان سوورەت لە ئاەتی ژمارە 2 دەفەرمێت خلق الإنسان من علق، خلق الإنسان من علق. وأم قوناغە بەڕێزان يعني لە ڕوژی هەفتەم دەست پێ دەکە، لە ڕوژی هەفتەم کە تەلقیح و پیتاندن درسەبی لە نێوان گوتمان ئاوی پیاوەکە مەنی لەگەل بڵێن هێلکە، ئەمە بڵێن لە ڕوژی هەفتەم لە دوای ئەوە دەبی بە علەقە. بۆیش ناویان لە ناوە علەقە وەکو بڵێن شتێک بی هەڵواسراوی لەبەرەوە چونکە بڵێن ئەم نوتفەیە کە دەبی بە علەقە يعني لە دیواری ڕەحم يعني خۆی دەگری و بە شێوازێکی هەڵواسین لە دیواری ڕەحم، بۆیە پێ دەگوترێ علەقە. لە دوای علەقە بەڕێزان فخلقنا العلقة مضغة، لە قوناغی چوارەم دەبی باچی دەبی بە مضغە. و لە فەرمودەکەش هاتووە کە لە فەرمودەکە دەفەرمێت ثم يكون مضغة مثل ذلك، دەبی بە مضغە. مضغە چیە بەڕێزان؟ مضغە یعنی دەبی بە پارچە گوشتێک. طبعا علەقە گوتیان علەقە بریتیە لە خوینێکی مەیی، خوینێکی یعنی جامد. ئەمە بەس دوای ئەوە یعنی لە قوناغێکی تر دەبی بەچی؟ دەبی بە مضغە. مضغە وەکو گوتمان چیە؟ مضغە بریتیە لە پارچە گوشتێک، بەڵام پارچە گوشتێکی کەم. دەڵێ قطعة لحم قليلة قدر ما يمضغ، بۆش پێ دەڵێن مضغە یعنی وەکو بڵێن کەسە کە پارچە گوشتێک دەیجی، یعنی پارچە گوشتێکی کەم، یعنی بڵێن بچوو. ئەمە قوناغێکی تر. ئەو جا بەڕێزان چەند قوناغێکی تر کە لە قورئان باس کراوە، بەڵام لەو فەرمودەیە نەهاتووە وەکو باسمان کرد فەرمودەکە زیاتر تەرکیزی سەر سێ قوناغی کردووە، ئەویش کە قوناغی نوتفە و علەقە و مضغە. قوناغی پێنجەم بەڕێزان قوناغی ئەوەی کە دوای ئەوە ئەو گوشتە دەبی بە ئێسقان، دەبی بە ئێسقان. باشە بزانە خوای گەورە دەفەرمی چی؟ فخلقنا المضغة عظاما، دوای ئەو مضغە دەبی بە ئێسقان. و لەو کاتەوە نەفخی ڕوح دروستەبی، کە دوای دێن کە هەندێک بڵێن اختلافەکەی لە نێوان زانایان ئایا نەفخی ڕوح کاتی کە لە فەرمودەکەش هاتووە مەلائیکەتەکە لە چ کاتێک دێتن نەفخی ڕوحەکە، ئێستا باسی ئەوەش دەکەین. بەڵام بۆی بزانین قوناغی پێنجەم قوناغی ئەوەیە کە ئەمە دەبی بە ئێسقان. ئەمەش بەڕێزان یعنی یەک لە ئیعجازەکانی تری زانستی لەم فەرمودەیە یان لەم ئاەتە ئەوەیە کە یعنی زۆر کەس وای دەزانی کە یەکەم جار بڵێن گوشتە ئەو جا دوای ئێسقان دروستەبی، بەڵام ئێستش علم ئیسباتی کردووە کە نەخێر بڵێن گوشت ئێسقان دروستەبی ئەو جا گوشت لەبەری دەکرێت، وەکو بڵێن دادەپوشرێ بە گوشت. بۆیە طبعا خوای گەورە دەفەرمی چی؟ فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما. ئەوجا فەکەسەونا یعنی ئەوجا وەکو بڵێن جلمان لەبەر کرد، دامان پوشت بەچی؟ بە گوشت. ولا ئاەتێکی تر لە سوورەتی بەقەرە ئاەتی 259 خوای گەورە دەفەرمێت چی؟ وانظر إلى العظام كيف ننشزها ثم نكسوها لحما. یعنی ئەمانە هەمووی ئەمە ئەگەر لەلایەن کەسەکەوە نەبی کە ئەو کەسە ئینسانی دروست کردووە، چێ دەیزانی لەو سەردەمانە کە یەکەم جار ئێسکە ئەو جا دوای گوشت دروستەبی؟ خەڵک هەمووی وای دەزانی کە گوشت دروستەبی ئەو جا ئێسقان دوای دروستەبی. بۆیە بەڕێزان کاتی کە مضغە دەبی بە ئێسقان، دەبی بە ئێسک، ئەوە لە هەفتەی پێنجەم و شەشەم و بڵێن هەفتەم، یعنی کاتی کە کۆرپەلە لەم سێ هەفتەیە هەفتەی پێنجەم و شەشەم و هەفتەم لە سەرەتای هەفتەی بڵێن هەفتەم تقریبا شێوەی مرۆڤ دروستەبی، شێوەی ئینسان دروستەبی لە کۆرپەلەکەدا، وەکو بڵێن دەم و لوت و چاو و یعنی دەم و چاو و
جي والحاصل يعني تنانت دست و قاچ و تنانت دڵ و يعني ئەوانە هەمووی يعني بەدەرەکەوی بەڵام شتێکی زۆر ڕوون نییە بڵێن شتێکی بچووکە گچکەیە وردە دوایە گەورە دەبی. ئەوجا قوناغی شەشەم کیساء العظم باللحم وەکو گوتمان يعني ئەوجا لە دوای گۆشت لە دوای ئێسقان گۆشت پێوە دەکرێ بۆی خوای گەورە فەرمووی فەکەسەونە العظامە لەحما و ئەمەش لە هەفتەی هەشتەم يعني لە دوای ئەوەی کا بەڕێزان کە کۆرپەلەکە دوو مانگ تەواوە کە بە تەواوەتی يعني هەموو جیهازەکانی ئینسان دروستەبی هەموو ئەجهیزەی ئینسان دروستەبی لەو کاتە ئەوجا وردە دوای ئەوە منداڵ گەشە دەکا ئەوجا دوای ئەوە خوای گەورە دەفەرمێکی ثم أنشأناه خلقا آخر ئەمە قوناغی هەفتەمە ثم أنشأناه خلقا آخر لێرە زانایان بۆچوونی جیاوازیان هەیە هەندێک لەوانە دەڵێن کاتی کە منداڵ لە دایکە بیدێتە دنیا ئەمە خەڵقێکی ترە جیاوازە لەگەڵ ئەوەی کە لە ناو زیکی دایکی بووە کە کۆرپەلە بووە وەکو ابن عباس ڕەزامەتی خوای لەسەروی ئەم بۆچوونەی هەیە هەندێک لەوانە دەڵێن نەخێر ئەو کاتەیە کە مووی سەری یان مووی لاشەی دەرەچی ئەویش بۆ نمونە ئیمامی قەتادە ئەم قسە دەڵێ هەندێک لەوانە دەڵێن نەخێر مەبەستی پێ ئەوەیە کاتی کە ددانی دەرەکەوی لە منداڵ لەگەڵ مووی لاشەی ئەمە ئیمامی ضەحاک ئەم بۆچوونەی هەیە و ئیمامی مجاهد دەفەرمێ نەخێر مەبەستی پێ خەڵقەن ئاخر ئەوەیە کاتی کە دەبی بە گەنج یعنی کاتی کە قووەت و هێز یان ئەو کاتی بە تەواوەتی جیاوازە لەگەڵ ئەو کاتەی کە منداڵ بووە لە ناو زیکی دایکی ئیتر مهم هەر یەک لەو بۆچوونانە گرنگ وایە بزانین ئەمە خەڵقێکی ترە جیاوازە لەگەڵ ئەو خەڵقەی کە لە ناو زیکی دایکیدا بووە وەکو کۆرپەلە. ئەمە بەڕێزان بزانە ئەم فەرموودەیە باسی سێ لە قوناغی زۆر گرنگ و سەرەکی دروستبوونی کۆرپەلە و مرۆڤ دەکە لە ناو ڕەحمی ئافرەت کە گوتمان لە قورئان هاتووە دابەشی کردووە بەسەر قوناغی تر فراوانتر پێشتر وەکو گوتمان بەلکو ئێمە ئەگەر باسی خەڵقی ئادەم بکەین دەبی بە 8 قوناغ ئەوجا خەڵقی ئینسان بەو لە سوورەتی مؤمنون لەو ئاەتانە هاتووە کە بە 7 قوناغ تێپەڕەبی. یەک لە بابەتەکانی تر بەڕێزان کە جێ اختلافە لە نێوان زانایان ئەویش ئەوەیە ئایا لە چ کاتێک خوای گەورە مەلایکەت دەنێری بۆ ئەوەی کە نەفخی ڕوح یعنی ئەمە بۆ ئەوەی ببی بە ئینسان یعنی مامەڵەی ئینسانی لەگەڵ بکرێ طبعاً بوچوونی جمهوری زانایان و لە ئەهلی تەفسیر و حەدیث و فقەها و ئەوانە هەمووی بوچوونیان وایە وەکو ئەوەی کە لە فەرمودەی عەبدوڵای کوڕی مەسعود هاتووە کە دەفەرمێت نوتفە 40 ڕۆژ دوای 40 ڕۆژێ تر دەبی بە عەلەقە دوای 40 ڕۆژێ تر دەبی بە مضغە بۆیە ئەوان دەڵێن دەبی 4 مانگ تەواو بکە کەواتە لە دوای 120 ڕۆژ ئەو جا خوای گەورە مەلایکەت دەنێری و نەفخی ڕوح دەکە و بەڵگەشیان بەڕێزان فەرمودەی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزامەتی خوای لەسەروی فەرمودەی ئێمە کە بڵێن شەرحی دەکەین. بەڵام ڕەئی دووەم بەڕێزان ئەگەر چی کە جمهوری زانایان و عولەمای لەگەڵ نییە بەڵام يعني ڕەئی دووەم ڕاجحترە ئەوش ئەوەیە کە چەندین بەڵگەیان هەیە و لە زانایانی پێشوو بۆ نمونە ابن قەییمی جەوزیە ڕەحمەتی خوای لێبێ ابن ڕەجەبی حەمبەلی يعني ئەم بوچوونەیان هەبووە کە نەخێر نەک لە دوای تێپەڕبوونی 120 ڕۆژ بەلکو لە دوای تێپەڕبوونی 40 هەتا 45 ڕۆژ بڵێن مەلایکەتەکە دێت و نەفخی ڕوح دەکا. بەڵگەیان چییە؟ یەکەم فەرمودەیەک کە ئیمامی موسلم ڕیوایەتەکە فەرمودەیەکی صحیحە فەرمودەی حوذەیفەی کوڕی ئوسەیدی غەفاری دەفەرمێت بیستم لە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی يدخل الملك على النطفة بعدما تستقر في الرحم ب40 أو 45 ليلة فيقول يا رب أشقي أو سعيد فيكتبان فيقول أي رب أذكر أو أنثى فيكتبان ويكتب عمله وأثره وأجله ورزقه ثم تطوى الصحف فلا يزاد فيها ولا ينقص. ئەم فەرمودەیە زۆر ڕوونە زۆر واضحە کە و فەرمودەیەکی صحیحە پێغەمبەر دووری خوای لەسەروی دەفەرمێت لە دوای بڵێن کە نوتفە دروستەبی کە نوتفە لە بڵێن استقرارەکە لە ڕەحم خوای گەورە مەلایکەتێک دەنێری دەفەرمێت لە 40 ڕۆژی یان 45 یعنی لەو بینە
خواي گەورە مەلایکەتەکە دەنێری مەلایکەتەکە دەڵێ خوایە ئەم کەسە شەقیە یان سەعیدە یعنی خەڵکی کەسێکی چاک و باش لێ دەرەچی ساڵح چووکە خو مەلایکەت نازانێ ئەمە غەیبە خوا دەزانی یان کەسێکی خراپە کەسێکی باشە یان خراپ خوا دەیفەرمی مەسەن بنووسە باشە یان بنووسە خراپە ئەوجا دەفەرمێت ئەمە نێرە یان مێ ئەوجا خوا پێ دەفەرمێت نێرە یان مێ دەنوویسی ئەوجا عەمەلەکەی کردەوەکانی ئەجەلەکەی کەی وەفاتەکە وەڕزقەکەشی هەمووی دەنوویسی ئەوجا دوای ئەوە دەڵێ خوای گەورە یعنی مەلایکەتەکان لاپەڕەکان دادەپوشن دوای ئەوە هیچ کەم و زیاد ناکە ئەمە بەڵگەیەک دووەم فەرمودەی ئەنەسی کوڕی مالک کە لە صەحیحەین هاتووە لە بوخاری مسلم هاتووە کە خوای گەورە دەفەرمێت وەکەل الله بالرحم ملكا وكل الله بالرحم ملكا فيقول أي رب نطفة أي رب علقة أي رب مضغة همو ليكادا يعني يكجر خو ملائكتك خوايا نطفية علقية مضغية فإذا أراد أن يقضي خلقها قال أي رب ذكر أم أنثى أشقي أم سعيد فما الرزق فما الأجل فيكتب كذلك في بطن أمه وحديثك متفق عليه بەڵام ئەدی چ بکەین بۆ حەدیثی عەبدوڵای کوڕی مەسعود بەڕێزان یەک لە تێبینیەکان کە بەڕاستی یعنی جێی سەرنجە ئەویش ئەوەیە کە فەرمودەی عەبدوڵای کوڕی مەسعود وشەی نوتفە ئیمامی نەوەوی زیادی کردووە یعنی وشەی نوتفە نە لە بوخاری هاتووە نە لە مسلم هاتووە نە لە هیچ کتوبی حەدیثدا هاتووە ئەدی چۆن هاتووە لە كتبكان حديث هاتوا إن أحدكم يجمع خلقه في بطن أمه 40 يوما أوجا ببيء أو كالنطفة ثم يكون علقة مثل ذلك ثم يكون مضغة مثل ذلك حتى دعاء كواتا أم نطفية إشكالي دروس كردوا كإمام نووي زيادي كردوا ولا 40 نووية ولا رياض الصالحين إجداك خذ إمام نووي داينوا نطفي زياد كردوا كلا كتب حديث دا نهاتوا وشي نطفة بوي ليرا زانايان دفرمون ك أجابيتو النطفي لقال نبي أما وكو أوي بلين معناي حديثك دشتا چارچێوەی من قبيل تفصيل المجمل وەکو بڵێ پێغەمبەر درود خوای لەسەر بی بە مجمەلی یەکەم جار باسی قوناغەک هەرسێ قوناغەکەی کرد کە وەکو گوتمان قوناغی بڵێن نوتفە و عەلەقە و مضغە ئەو جا دوایێ تەفسیلی پێدا کە قوناغی نوتفە دوایێ عەلەقە دێ دوای عەلەقە مضغە دێ کەواتە کورپەلە لە هەرسێ قوناغەکە تێپەڕەکە لە 40 ڕۆژێ یەکەم لە 40 هەتا 45 ڕۆژێ یەکەم یعنی ئەگە بین و نوتفە لە بین لە متنی حەدیثەکە و بەو شێوازە شی بکرێتەوە حەدیثەکە ئەو کاتە تەنانەت فەرمودەی عەبدوڵای کوڕی مەسعودیش دەبیتە بەڵگە لەسەر ئەوە کە وەکو گوتمان لە دوای 40 ڕۆژیەکە لە چکە ئەمە خاڵێکی گرنگە بەڕێزان بابەتی ئیجهاض لە باردنی منداڵ پەیوەندی بەوە هەیە بابەتی ئەوەی کاتی کە منداڵەکە لە بار دەچی ئایا مەسەلەن لە چی تەمەنێک لە چێ مانگێک نوێژی لەسەر دەکرێت کفن دەکرێت مەسەلەن ئەمانە هەمووی ئەحکامی لەسەر تەرەتوب بەبی ئەگەر ئێمە بڵێن لە دوای 4 مانگ کەواتە ئەو کاتە ئافرەت ئەگەر عوزرێکی هەبوو دەتوانی منداڵ لە بار خۆی ببە بەڵام نەخێر زانان وەکو گوتمان ڕەئی ڕاجح ئەمەیە کە لە دوای 40 هەتا 45 ڕۆژ یعنی نەکە وەکو گوتمان 4 مانگ کەواتە ئەو کاتە جارێک ئەسڵان پێش ئەو وەختیش بۆی نییە بەبێ عوزر ئەبەدەن ئللا ئەگەر عوزرێکی هەبی ئەگەر مەبەستێکی هەبی یان بۆ نمونە دایکی لە خەتەردابی یان وەکو زانان یعنی زۆر شتیان باس کردووە کە دەبی مەسلحەتێک بەرژەوەندیەک هەبی بۆ ئەوەی ئەو ئافرەتە نەک لەبەرەوە وەڵا حەزی لێ نییە منداڵی زۆربی نەک لەبەرەوە وەڵا مەسەلەن دەترسی نەتوانی بەخێوی بکە مەسەلەن ڕزقی بەدەستخوایە وەکو گوتمان خوای گەورە هیچ تۆ لە ناو زکیتی ڕزقەکەی بۆی دەنوویسی بۆیە ئەمانە هەمووی پەیوەستن بە دیاریکردنی کاتەکە ئەگەر چی وەکو گوتمان جمهوری زانایان لەو سەردەمەکە ئەمە ڕەئیان بووە بەڵام ئێستا کە علمیش ئیسباتی کردووە ئێستا ئەم ڕەئیە موافقی علمی نوێیە موافقی بڵێن ڕاوبووچوونی پزیشکەکان و زانایانی پزیشکی و زانایانی علمی ئەجینە و علمی کۆرپەلە و علمی طب و ئەوانەوە هەیە بۆیە ئەمە بەڕاستی یعنی ئێستش فتوای نوێ ئەوەیە کە ئافرەت بووی نییە منداڵ لەبار ببە و بەقەتل لۆی حسابەبی ئەگە بێت و لە دوای 40 ڕۆژیەکە بی و تەنانەت پێش 40 ڕۆژیەکەش
وەکو گوتمان بووی نییە بەبێ هۆکار و بەبێ سەبەب. بۆیە بەڕێزان یعنی لە سوورەتی حەج لە ئاەتی ژمارە 5 یعنی ئاەتێکمان هەیە کە ڕەبتی ئەم بابەتەی کردووە بە ڕۆژی دوایی، بە ڕۆژی دوایی کە ئەم بابەتە بەڕاستی مەفروزەوە هانی ئینسان بدە بۆ ئەوەی کە بزانی کە ئەمە چۆن خوای گەورە ئینسان دروستە کە بەو هەموو قۆناغە تێپەڕەبی خۆڕۆژێکیش دادێتن ئەو کەسە دەمری دەبیتەوە خۆڵ ئەو جەخوای گەورە سەر لە نوێ دیسان درستی دەکەتەوە لە ڕۆژی دوایی بۆ ئەوەی حسابی لەگەڵ بکرێ. بۆی خوای گەورە دەفەرمێتی یا ئەیوهە الناس، لێرە طبعاً خیتابەکە لە بۆ مسلمانان نییە، بۆ هەموو کەسە، بۆ بێبڕوایانشە، بۆ ملحدان و بۆ کافرانیشە. ئەی خەڵچینە، أي ناس يا أيها الناس إن كنتم في ريب من البعث، أجر إيوة قمانتان هي لويك لدوايك دمرن خواي جورا زيندوتان دكتوا أوجه خواي جورا فرموي فإنا خلقناكم من تراب، إيما إيوة ما ندرس كل خول إيوة ها لم تكونوا شيئا مذكورا أصلا، إيوة هجتان نبو لا عدم لا نبون درست ما نكردن بوبون. فإنا خلقناكم من تراب أوجه ثم من نطفة ثم من علقة ثم من مضغة مخلقة وغير مخلقة. ليرى مضغي كرد دوبش مخلقة يعني جار وهي أو مضغية زور آفرت هي لباردة شكاوات أما غير مخلقة مالم دواء أو خلقيتكي خلقكي تواوى بدرس بي لنبين لكم ونقر في الأرحام ما نشاء إلى أجل مسمى أوجه أدي دواي ثم نخرجكم طفلا أو جدواي لدايك بي من دالك ثم لتبلغوا أشدكم وردا قورد بي قشدكي بهيز دبي قنجكي بهيز بطاقة توانا ومنكم من يتوفى بلام كسك هيا لمن داري دمري هيا لقنجي دمري ومنكم من يرد إلى أرذل العمر بلام هيا زور تمني دريجة بي بتمن دادا شي بيرا بي لكي يعلم من بعد علم لكي لا يعلم من بعد علم شيء يعني باسي أو كسدك كبيرة بجار وهي يعني ذاكري لدى دا هيش لبيرنا وكم من على كل دي توا شون من دال هيش نازاني وردا فيرش تبي أو كسش أو ندب تمن دا شي تنانت هرشي زانيتي بيشتر لدى سدو هموي لبيرك بوي أم فرمودية براستي بيواندي با روجي دوايشة وهي بقيامته وهي أو جبر زان لكوتاي فرمودكا عبد الله كوري مسعود كابو مان دجيرتوا دفرميت خواي جورا سندخو طبعا دواي اوكا وكوت مان دفرميت ملائكه تكديت رزقكي اجلكي عملكي اهل بهشت اهل جهنم او انا هموي ايه ميرانيه او جد فرميت شي فوالله الذي لا اله غيره خواي جورا سندخو بجوري ذاتي جوري خوا ان احدكم لا يعمل بعمل اهل الجنه حتى ما يكون بينه وبينها ذراع فيسبق عليه الكتاب فيعمل بعمل أهل النار فيدخلها. دفرميت هيا لأيوة كردوي أهلي بهشتكت كسك دين دارة حتى جزك دميني لبيني أو بين بهشت يعني بيش أوي كبمري فيسبق عليه الكتاب بلام لكتابك نسراه أم أهلي دوزخة أو كاتا سوء خاتمة أو كاتا كردوي أهلي جهنم دك أو جد بيت مستحقي دوزخبي وببيتشاوانوش وإن أحدكم لا يعمل بعمل أهل النار حتى ما يكون بينه وبينها إلا ذراع فيسبق عليه الكتاب فيعمل بعمل أهل الجنة فيدخلها أو جاب ببيتشاوانوش ده فرميت هيا لأيوة كردوي شدك كردوي أهلي جهنم دك حتى بيني أو بين جهنم جزك دميني أو جا كردوي حسني خاتمة خواي جورا هداية دا كردوي باشك حتى دشتا بحشت بوي برزان كومالا بابت هي بيوست بو موضوعا يعني عن بو فرمودية أحكامي زورة وكو قلت مان فرمودية كي زور جورية وزور معناي لخوي دقري بلام أويك بيوندي با روجي دواية وهي كوكو باس ماكر أوي بيوندي با إيمان بقضاء وقدر وهي أم فرمودية كما بيوندي بإيمان بقضاء وقدر وهي كإنسان براستي يعني بزاني خواي جورا بيش وقت زانيتي أم كسا أهلي بهشتان أهلي جهنم نمعنى أو خواي جورا استمي لي كردو خواي جورا فرضي كردو لسر أوكا بيشتا بهش نا اختياري دايتا إنسان بلان بيش وقت خواي جورا علمي مسبقي هي وكو بيشتري باس ماكر دزاني أم كسا كلا دايك بو ري شيطان أجري ري خواد أجري كسكي صالح دبيان كسكي خراب وطالح دبي
بوی کومەڵە ئەحکام هەیە بە خێرایی لەسەر ئەوانەش ڕادەوسین ئینشاءالله. یەک لەوانە بەڕێزان ئەوەیە کە ئەم فەرمودەیە ئینسانی هانەدە بۆ ئەوەی ئینسان دائیمەن دوعا بکە خوای گەورە ثەباتی استیقامەی پێ ببەخشی و بەردەوامی پێ ببەخشی، یعنی قەت مەغرور نەبی، قەت مەغرور نەبی. چەند کەسێک خۆی دابنێ کەسێکی ئیماندارە، کەسێکی مسلمانە، کەسێکی دیندارە، فەرزەکانی خوای گەورە بەجێ دەهێنی، بەڵام مەغرور نەبی، خوبایی نەبی، وانەزانی یان بە چاوی کەم تەماشای خەڵک نەکە، وانەزانی ئەو لە هەموو خەڵک چاکتر و باشتر و ساڵحترە، یعنی وانەزانی ئەو کەسەی کە خراپە کە ئەمە ئەهلی جەهەنەمە، حکم بەسەر خەڵک نەدەی. چونکە چێ دەزانی ئەم کەسەی کە هەتا ئێستا وا دژمنی خوایە، بەڵام چێ دەڵێ دوای ئەوە خوای هیدایەتی نادە. یعنی سەحابەکانی پێغەمبەر درود خوای لەسەر بی هەبووە هەتا ئەخیری بەشداری هەموو شەڕەکان بووە لە دژی مسلمانان، دوایەوە خوای گەورە هیدایەتی داوە، ئەوجا هەتا مردووە دیفاعی لە ئیسلام کردووە. بۆیە ئینسان دەبی دوعا بکە، خوای پێغەمبەر درودی خوای لەسەر بی. ئەگەر پێغەمبەری خوا ئەم دوعایە بکە کە فرمودەیەکی صحیحە ئیمامی حاکم بە صحیحی داناوە کە دەفەرمێت یا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك. يعني دائما إنسان دبي دعاء خوا يعني اللهم ثبتنا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة، يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك. لبروا دلي إنسان نازاني يعني وكولا فرموديتنا يعني خواي قورا لوانية كاتك يعني بين إصبعين من أصابع الرحمن يقلبها كيف يشاء. يعني بويه إنسان دبي پشت و پەنای خوابی، داوا لە خواب کە خوا استیقامەی پێ ببەخشی. ئەوجا دائما دوعای حسنی خاتیمە بکە، دوعای حسنی خاتیمە ئینسان بکە. یعنی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی لە فەرمودەیە کە ئەبوو داود و ئیمامی نسائی ڕیواتیان کردووە، فەرمودەیەکی صحیحە دەفەرمێت ئەعوذ بیک ئەن یەتەخەبەطنی الشەیطان عند الموت. یەک لە دوعاەکانی ئەوە بووە، خوایە پەنا بە تو دەگرم، پشتیوانم ببە، بمپارێزە لەو کاتەی کە لە کاتی مردن کە شەیطان من لەسەر ڕێ لا نەبە. چەند خەتەرە بەڕێزان. ئینسان دائیمەن یعنی خۆ ئێمە لە پێغەمبەران چاکترین باشترین، ئەگە پێغەمبەری خوا ئەو دوعایی کرد بێ ئێمە ئەولاترین کە ئەم دوعایانە بکەین. ئەعوذ بیک من فتنة المحیا والمەمات. فتنەی مەحیا و مەمات ئەو کاتەیە کە ئینسان لەسەر مەرگ کە لەو کاتە شەیطان دێتە لای ئینسان لەسەر شێوەی خۆشەویستترین کەسی ئەو کەسە، ئەو کەسە پێشتر مردووە، کەسێکی لێ مردووە، خێزانیتی، منداڵیتی، کوڕیتی، کچیتی، بابیتی، دایکیتی، خۆشەویستترین کەس پێ دەڵێ بمرە لەسەر دینی جوولەکە، بمرە لەسەر دینی مەسیحی، لەبەرەوە من مردم لەسەر دینی ئیسلام و من چوومە دووزەخ. یعنی چێ ئەو کەسەی کە لەو کاتە خۆی خۆڕاگر بی، لەو کاتە بزانی ئەمە شەیطانە و بەجێی نەکە و هەر وشەی لا إله إلا الله محمد رسول الله هەتا سەر مەرگ و هەتا مردن لەگەل خۆی ببەتە قەبر. ئەمە بەڕاستی ئەمانەمان پێ دەڵێ ئەم فەرمودەیە. خاڵێکی تر فەرمودەکەی عەبدوڵای کوڕی مەسعود پێمان دەڵێ کە کردەوەکان هوکاری داخلبوونی بەهەشتە یان جەهەنەم. کردەوە ئینسان دەبە، یعنی کەسەکە تاس بینێ بە ئەدعا بڵێ من مسلمانم، ئەگەر کردەوەی یعنی وانەڵێ ئەگەر کردەوەکەی پێچەوانی قسەکانی بی ئەم کەسە هیچ ئەم قسەیە هیچ ئەسڵ و ئەساسی بووی نییە و هیچ بڵێن سوودی نییە، هیچ اعتیباری بۆی ناکرێت. خاڵێکی تر بەڕێزان ئەوش ئەوەیە کاتی کە ئینسان تەماشای ئەوە دەکە کە خوای گەورە بەو شێوازە ئینسانی دروست کردووە. باشە تخوا شایانی ئەوەی نییە کە ئێمە سوپاس گوزار بین، شایانی ئەوە نییە کە سوپاسی ئەو خوایە بکەین کە ئینسانی بەو شێوازە درستی کردووە، بەو وردیە درستی کردووە، ئەو هەموو ئەجهیزانەی کە لە ناو لاشەی ئینساندا کە درستی کردووە. ئەمە بەڕاستی دەبی وا لە ئینسان بکە ئینسان سوپاس گوزاری خوای گەورە بی و ئینسان جێڕایەلی فەرمانەکانی خوا و پابەندی فەرمانەکانی خوا و پێغەمبەر بی. بۆەوە ئینسان فعلا يعني خۆ سوپاس گوزاری بە زمان نییە، بەکردەوەیە. اعملوا آل داود شکرا. جگای لەوە کە ئینسان دەبی تەحمید و سبحان الله و شکری خوا بکە بە زمان، بەکردەوە کردەوەکەش ئینسان دەبی ملکەچی فەرمانەکانی خوا و پێغەمبەر بی بۆ ئەوەی فعلا کەسێکی سوپاس گوزار حساب بکرێت. خاڵێکی تر بەڕێزان ئەوش ئەوەیە کە شەقا و سەعادە بەدەست خوایە، بەدەست ئینسان نییە. بۆیە بەڕاستی ئەمە خاڵێکی گرنگە. یعنی بەداخەوە زۆر کەسێ وا هەیە بەس خەریکی ئەوەیە، یعنی
فلان کەس کافرە، فلان کەس مشرکە، فلان کەس فاسقە، فلان کەس مبتدعە، فلان کەس بێدینە، فلان يعني بەس تەصنیف خەڵک دەنێری بوو جەهەنەم و خەڵک دەنێری بوو بەهشت. يعني ئەمە بەدەست خوایە، ئەمە علمی غەیبە، ئەمە کەس نازانی، تەنیا خوا نەبی، بۆ ئینسان دەبی خۆی بپارێزی لەوە. خاڵێکی تر بەڕێزان ئەویش ئەوەیە کە ئینسان ئەگە بێت و ئەگەر جاروەهەیە قسەیەک دەکە قسەکەی حەقش و دروستە سوودی لەسەر بخوێنی، وەلەو باش نییە ئینسان زۆر سوند خواردن، بەڵام دەڵێ سوند خواردن لەسەر قسە زیاتر جێگیرێکە لە ناودڵی کەسەکەی بەرامبەر. بۆیە لێرە خوای پێغەمبەر درود خوای لەسەر سوند دەخوت، فوالله الذي لا إله غيره مثلا، يعني زۆر جار هەبووە سوندی خواردووە، ئەگەر چی طبعاً خۆ ئەگەر سوندیش نەخۆت خۆ ئێمە مسلمانان دەبی بڕوای پێ بکەن. خاڵێکی تر بەڕێزان ئەویش ئەوەیە کە قەناعەت دەبی ئینسان، ئەم فەرمودەیە وا بە ئێمە دەڵێ ئینسان دەبی قەناعەت بە ڕزقی خۆی بکە، لەبەرەوە ڕزقی پێشتر نووسراوە، لە ناو زکی دایکی بووە کە ڕزقی بۆی نووسراوە. معناوی ئەوە نییە کە ئینسان پاڵ دەتەوە و هیچ ئیش نەکەتن و یعنی ئەخذ بالئەسباب بکە، ئەوجا تەوەکل بەسەر خوای گەورە چەندی کردە قسمەت ئەمندەیە، ئینسان هەوڵی خۆی بدە، هەوڵ و تێکوشان بکە، بەڵام يعني ئەوە نەکە يعني حلال و حرام تێکەل کە بەس فی سەبیل ئەوەی کە یان بترسی کە لە برسا بمری. ڕزق بەدەست خوایە، بەدەست ئینسان نییە، ئەمە نییە خوای گەورە لە ناو زکی دایکیتی ڕزقی بۆی نوویسیە. خاڵێکی ترەویش ئەوەیە کە ژیان و مردنیش بەدەست خوایە، ئینسان ئەجەلەکەی هەلە لە ناو ئەو فەرمودەی ئەجەلەکەی نووسراوە، ئەو منداڵە لە ناو زکی دایکیتی نووسراوە لە ساڵی چەند و لە ڕۆژی لە چ مانگەک و لە چ ڕۆژێک و لە چ سعاتێک و لە چ کاتێک و لە چ چرکەیەک ئەم کەسە بە چ هوکارێک دەمری، کەواتە ئینسان نابێ مەسەلەن بترسی، يعني ئەجەلی ئەو نووسراوە هەر کاتێک يعني نە زیادە بی نە کەم دەبی. خاڵێکی ترەویش ئەوەیە کە کردەوەکان بە باش و بە خراپ و بە باش نیشانەی يعني ئینسانی ئیماندارە و نیشانەی ئینسانی بێدینە، نەک موجبی بەهشتە و موجبی جەهەنەمەوەکو گوتمان، نیشانەیە علامەتە، نەک ئەمە کردەوەی باشە ئەمە کەواتە بەهشتی، ئەمە کردەوەی خراپە کەواتە جەهەنەمی، ئەمە بەدەست خوایە. خاڵێکی تر بەڕێزان زانایان دەفەرمون يعني خوای گەورە خۆ دەیتوانی کۆرپەلە بە یەک چرکە دروستکە، بۆچی بە 9 مانگ لە زکی دایکی وردە دەڵێ يعني ئەمە بۆ ئەوەی کە دایکەکە ئەزیەت نەخۆت، خۆ ئەگەر بە یەک چرکە منداڵ دروست ببی لە ناو زکی دایکەکە لەوانەیە ژیان لەدەست بدە، لەوانەیە زۆر قرس بی بەلایەوە، بەڵام لە خلالی 9 مانگ بەو شێوازە منداڵەکە وردەگەشە دەکە لە ناو زکی دایکی کە ئەمە بەڕاستی يعني هەست پێ ناکە، يعني ئەو ئافرەتە هەست پێ ناکە منداڵەکە وردە لە زکی گەورە دەبی بەبێ ئەوەی مەسەلەن کە ئەو زەحمەت و ئەو ئەزیەتەی پێ بگەتن. خاڵێکی تر بەڕێزان ئەویش يعني ئەوەیە کە يعني وەکو گوتمان کە ئەمەش دلیلی قیامەتە کە چۆن ئێمە بەو شێوازە دروستەبین دوای دەمرین، خوای گەورە دیسان ئینسانی دروستەکەتەوە. کوتا خاڵ ئەویش ئەوەیە کە هەندێک لە زانایان دەفەرمون ئەو ئافرەتەی کە منداڵی لەبار دەچی دەڵێن ئەگەر لە 4 مانگ طبعاً بەپێی ئەم فەرمودەی عەبدوڵای کوڕە مەسعود ئەگەر لە 4 مانگ زیاتر بوو منداڵەکە دەبی نوێژی لەسەر بکرێت، لەبەرەوە نەفخی ڕوح کراوە وەکو مامەڵەی ئینسانی لەگەڵ دەکرێت، وەکو ئیمامی ئەحمەدی کوڕە حەنبەل ئەم ڕایە هەیە و ئیمامی بڵین سەعیدی کوڕی موسەیەب لە تابعین و یەک لە ڕایەکانی ئیمامی شافعی و ئیسحاقی کوڕی ڕاهەوەیش ئەو ڕاییان هەیە، کەواتە ئەگەر کە ئەوەتر بی بڵێن نوێژی لەسەر ناکرێت، بەڵام ئێمە وەکو باسمان کرد گوتمان ئەسڵەن ڕای ڕاجح و کە موافقی علمی حەدیثەش ئەوەیە کە لە دوای 40 ڕۆژی يعني ئەو کاتە معاملەی ئینسانی لەگەڵ دەکرێت، کەواتە طبعاً ڕاستە بۆ مەسەلەی دەڵێن دەکرێتە ناو پارچە پەڕوویەک، یعنی نەوەکو مەراسیمی کەسێکی زیندوو کەسێکی کە لەدایک بووە ئەو کاتە مەسەلەن هەموو مەراسیمی تەواوی کفنکردن و نوێژکردن و ئەوانە ئەو دەکرێتە ناو پارچە پەڕوویەک و ئەو جا مەسەلەن دوای ئەوە ئەوکو گوتمان ئەگەر لەو کاتەکە نەفخی ڕوح کرابی دەبی نوێژش لەسەر بکرێت و بشاردرێتەوە لە مەقبەرەی مسلمانان، ئەگەر نە بڵێن بەو شێوازە مامەڵەی لەگەڵ ناکرێت. بۆیە ئێمە بڵێن کاتمان تەواو بوو و قسەی زۆر زیاتریش هەڵدەگیری ئەم فەرمودەیە، ئێمە ئەوەندە اکتفا بەوە دەکەین ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە لە بەرنامەی داهاتوو دەگەینە فەرمودەی پێنجەم و ئاخر دەعوانا الحەمدولله رب العالمین.